وەرزی شەشەم نهێنی پرۆگرام سازی زمانەوانی دەماری NLP. پرۆگرام سازی زمانیانەی دەماری NLP چییە؟ NLP ڕەوشێکە پێکهاتووە لە کۆمەڵە تەکنیکێکی دەروونناسی لە ئاستی پەیوەندی لەگەڵ بەشی نیوە ئاگا و ناخودئاگای قوربانی. ئەگەر بەم دەستەواژەیە بەجیا لێکدانەوەی بۆ بکەین، نیرە و بە مانای دەمار کە مەبەست لە کۆئەندامی دەمارە دێت. لینگویستیک واتە زمانیانە و لە کۆتاییشدا پرۆگرامین واتە پرۆگرامسازی یان بەرنامەڕێژیکردن کە لێرەدا بە مانای شێوەی کارکردنی شتێک دێت، واتە هەر شتێک دووبارە بێتەوە و ببێتە خوو، چ لە ڕووی بیرکردنەوەی هەستەکان یان ڕەفتار. سوودی NLP چییە؟ NLP بۆ بەرزکردنەوەی ئاستی زیرەکی و بیرکردنەوە، شێوەی دروستکردنی پەیوەندی لەگەڵ کەسانی دیکە، شێوەی بیرکردنەوە و تەنانەت شێوەی ڕواڵەتی دەرەوەش سوودی لێوەردەگیرێت. NLP ئەو هێزەی هەیە کە هەر بەشێک لەناو مرۆڤدا چاک بکات یان بیگۆڕێت و ئەگەر لە شوێنی گونجاوی خۆیدا بەکاربهێنرێت زۆر بەسوود و کاریگەر دەبێت. بە مۆدێلکردنی NLP. مۆدێلکردن یان مۆدێلسازی NLP ڕەوشێکە بۆ داڕشتنەوە، زیادکردنی تێگەیشتن و کەماڵ لەو ڕێگەیەوە دەتوانرێت بۆ پەیوەندی لەگەڵ کەسەکان، کۆمەڵەکان و دامەزراوەکان سوودی لێوەربگیرێت. بە تێگەیشتن لە بنەماکان، دەروونناسی و میکانیزمە بنەڕەتیەکانی بەڵگەهێنانەوە کە بنەمای بنەڕەتی و توانایی و هەڵسوکەوتەکانی مرۆڤن، دەتوانرێت هەموو هەڵسوکەوتەکانی مرۆڤی پێ بەرنامەڕێژی بکرێت. سەرکەوتنی مۆدێلسازی پەیوەندی بە شێوەی ڕاهێنان و فێربوونەوە هەیە. کورتەمێژوویەکی NLP دەوترێت لێکۆڵینەوەکانی پەیوەست بە NLP لە دەیەکانی 1970 لەلایەن ڕیچارد باندلەر، خوێندکاری بیرکاری و زانستی کۆمپیوتەر دەستی پێکردووە. دواتر سەرکەوتوو بوو بە تەواوکردنی خوێندن لە زانستی هەڵسوکەوت و بەم شێوەیە NLP داهێنا. هەروەها ڕیچارد باندلەر لەگەڵ دکتۆر جۆن گریندەر، مامۆستای زمانناسی، هاوکاری بوو. ئەم هاوکاریەش بووە هۆی دروستبوونی NLP لە ڕێگەی بەرنامەڕێژی کۆمپیوتەری و زمانناسیەوە. 3 بنەمای سەرەکی NLP. مانای گشتی هەر پەیوەندیەک لە شێوەی وەڵامە وەرگیراوەکانی ئەو پەیوەندیەوە بەدەستدێت، نەک لە ئامانجی سەرەکی دروستبوونی پەیوەندیەکە. ئەم ڕستەیە بەو مانایە دێت ئەوەی کە گرنگە پەیبردنی قوربانی NLPە لە ئامانجی دروستکردنی پەیوەندیەک و لە ئەنجامدا کاردانەوەی ئەو کەسەیە بۆ قوربانی ئەم پەیوەندیە. بۆ هەر کەسێک سوود لە NLP وەردەگرێت، پێویستە بزانێت ڕێگای دروستبوونی پەیوەندی و هۆکارەکانی دروستبوونەکەی گرنگ نییە، بەڵکو ئەوەی کە گرنگە و بابەتە سەرەکیەکەیە شێوەی وەڵامدانەوەی کاردانەوەی کەسی قوربانیە بۆ NLP. نەخشەی بەردەمت هێشتا بە بەشێک لە قەڵەمڕەوی تۆ حساب ناکرێت. ئەمە مانای ئەوەیە دەرخەری ئەو پەیوەندیە کە لە نێوان شتێک و شێوەی خستنەڕووی زانیاریە لەبارەی ئەو شتەوە. ئەمە بەو مانایە دێت حەقیقەتی هەبوو لەگەڵ تێور و گریمانەی باسکراو جیاوازە. ئەم نمونەیە بهێنەرە پێش چاوت کە کەسێک تینوێتی و گوێی لە ناوی هەرچی خواردنەوەکانەوەیە. ئەم کەسە پاش بیستنی ڕوونکردنەوەی پەیوەست بە خواردنەوەکان هێشتا هەر تینوێتی، چونکە هیچ خواردنەوەیەکی حەقیقەتی نەگەیشتۆتە دەستی. لە زەمینەی NLPشدا دەتوانرێت ئەم بنەمایە لە چارەسەرە دەمارمانیە دەرونیەکاندا ببینرێت، چونکە
کاتێک داوا لە کەسێک دەکەیت کە باسی ژیانی بکات ئەوەی کە لێی دەبیستیت تەنها نەخشەیەکە لە ژیانی نەک هەموو ئەو حەقیقەتەی کە ئێمە بە شوێنیدا دەگەڕێین. هەڵسوکەوت و شێوەی ڕوبەڕووبوونەوە بە شێوەیەکی زاتی مەیلی گونجاندن و سازگاربوون یا خۆگونجاوی هەیە. ئەم بنەمایە ئەوە دەخاتە ڕوو کە کەسەکان توانای گۆڕانکاری و گۆڕاویان هەیە و مەیلیان بەلای گونجاویدایە. ئەم ڕەوشەش زۆر خێراتر و ئاسانتر ڕوو دەدات لەوەی کە خەڵکی بیری لێ دەکەنەوە. ئەم بنەمایە زۆر جار لە زۆرێک لە گۆڕانکاریە هەڵسوکەوتیەکانی ناو مۆدێلەکانی NLP دەبینرێت. ڕێک وەکو ئەو کاتەی کە هەڵسوکەوتێکی زیان پێگەیەنەری وەکو بەکارهێنان و ئالوودەبوونی بەردەوامی خواردنەوە مادە کحولیەکان دەگۆڕێت بۆ هەڵسوکەوتێکی قبوڵکراوی وەکو خواردنەوەی ئاو بە بەردەوامی، پەیوەندی زارەکی یان زمانیانە. پەیوەندیە زمانیەکان. مرۆڤ دوو زمانی سەرەکی هەیە. یەکەم زمانی دەرەکیە، دووەم زمانی ناوەکیە. زمانی دەرەکی لە وشە پێکهاتووە، بەڵام زمانی ناوەکی لە دوو بەشی سەرەکی پێکهاتووە کە شێوە و تۆنی دەنگەکەیە لەگەڵ زمانی جەستە. پێشنیار و ئۆفەرە زارەکیەکان سەبارەت بە پێشنیارە نازارەکیەکان ئاڵۆزترن، چونکە ئەو وشانەی کە سوودیان لێ وەردەگیرێت بۆ هیپنۆتیزم و کاریگەری زیان پێگەیاندن بۆ کەسێک پێدەچێت لە سەرەتاوە زۆر بە جوان و ڕازاوە بەرچاو بکەون. بۆ نمونە کاتێک کەسێکی هیپنۆتیزم کرد بۆ تەڵقینی هەستی خۆکوژی کەسێک سوود لە وشە و دەستەواژەی هەڵخەڵەتێنەرانەی بەڕواڵەت جوان وەردەگرێت و بە دەرخستنێکی ئەدەبیانە واتاشەڕانگێزیەکانی خۆی دەردەبڕێت. مێشکی قوربانیش ئەو بیرکردنەوانە بەبێ ئەوەی بیان خاتە ژێر پرسیارەوە بەهۆی ڕواڵەتی جوانی دەرەوەیان قبوڵیان دەکات. گەڵاڵەی شاردنەوەی سوودوەرگرتن لە ڕێگەی دەستەواژە و وشەکاریگەریەکان هاوشێوەی ئەوەیە کە کەسێک قەناعەت پێ بکەیت کە لێوانێک ئاو بخواتەوە، بەڵام لێوانێک ژەهر بدەیت بەدەستیەوە. لەم حاڵەتەدا قوربانیەکەوا بیر دەکاتەوە کە ئاو بۆ نەهێشتنی تونیەتیەکەی و جەستەی پێویستە، هەر بۆیە بەبێ دوودڵی و گومان لێوانە ژەهرەکە دەنێت بەسەریەوە و دەیخواتەوە. کێشەی گەورە لەبارەی بەکارهێنانی ئەم دەستەواژانەوە ئەوەیە کە قوربانیەکان بەگشتی بە خێرایی بە فەرمانی شاراوەی ئەو وشانە کار دەکەن، چونکە هیچ کاتێک تێناگەن لە پەیامە ژەهراویە وەرگیراوەکانی دەربڕینەکانی کەسی هیپنۆتیزم کرد. لەم دەستەیە تەکنیکی زمانی دیکەش هەیە کە لە ناویدا کەسی هیپنۆتیزم کرد بە کۆنتڕۆڵ و گۆڕانی تۆنی دەنگ و شێوەی دەرخستنی وشە کاریگەری دەکاتە سەر مێشکی قوربانی. ئەوانیش دەکرێن بە دوو بەشەوە. بەشی یەکەم زمانی ناوەکی، تۆنی دەنگ. پەیوەندی زمانی ناوەکی بەو مانایەیە کە ئەوەی گرنگی هەیە دەنگ و شێوەی دەرخستنی یان تۆنەکەیەتی، نەک ئەوەی کە دەیڵێت. ئەوەی کە لەم باسەدا قسەی لەسەر دەکرێت ئەوەیە کە تۆ لەوانەیە پەیامێکی یەکسان پەیوەست بە شێوەی دەرخستنی بە ماندووکەرانە یان ترسناک دەرکەوێت. لە بارودۆخە جیاوازەکاندا سوودوەرگرتن لە پەیوەندی زمانی ناوەکی بەشێکی جیانە بوو و پێویستە بۆ دروستکردنی پەیوەندیەکی گونجاو. دووەم، پەیوەندی نازارەکی یان زمانی ناوەکی، زمانی جەستە. ئەم حاڵەتە لە ڕێگەی زمانی جەستەوە ئەنجام دەدرێت کە بریتیە لە شێوەی جەستە، تۆنی دەنگ، جوڵەی جەستە و هەروەها ئەو نیشانانەی کە هیپنۆتیزمکەرەکان لە دەوروبەری خۆیاندا ئەنجامی دەدەن. ئەم کارە لەوانەیە سەرەتا بە سەیر و هەندێک بەگاڵتەجاڕیانە بەرچاو بکەوێت، بەڵام سەیرە بزانیت
کە تەنانەت سیاسەتمەدارەکانیش بۆ تەڵقینی بۆچوونە جیاوازەکانی خۆیان دەست دەکەن بە گۆڕانکاری لە هەلومەرجی جیاواز و دیاریکردنی ئامانج و شێوەی قسەکردن و تایبەتمەندی لایەنی و تەنانەت شێوەی قژیشیان دەگۆڕن. هیپنۆتیزمکەرێکی ڕاستەقینە دەتوانێت واتای هەستی شێوە جیاوازەکانی جەستە تێبگات. نمونەیەک لەم جۆرە ئەو کۆمەڵە کەسانن کە تووشی کلۆروفیا ترس لە گاڵتەچی دەبن. کەسێکی هیپنۆتیزمی ئەگەر مەبەستی دەستکاری سۆزداری هەبێت لە ناو کەسێکدا دەتوانێت بەو زانیاریانەی خۆی کە هەیەی لەسەر زمانی جەستە جوڵەی هاوشێوەی گاڵتەچیەکان لە جەستە و شێوەیدا دروست بکات و تەنانەت بە ئاسانی ببێتە هۆی دروستکردنی ترس لە ناو دڵی کەسی قوربانی و سوژەدا.